کامێرەکەی من لەکوێیە؟ حازرە؟ یاڵە دەست پێ بکەیەوە. بە ناوی خودایی گەورە ئەو ڕووداوەی لە ناو پەرلەمانی بەغدا ڕوویدا ناوی لێندرایە خەنجەری خیانەت، ناوی لێندرایە بە یەک دەنگ چوونە بەغدا و بە دوو دەنگ هاتنەوە، هەتا دوایی تەشبیهاتی ئەو جۆرە هەڵوێستانە ئیجاب ناکە فڵان ئەندامی مەکتەبی سیاسی بڵێ خەنجەری خیانەتی لە ئێمەدا، چونکە سیاسەت خۆی ئەو گەمەکردنەیە کوێ زووتر خیانەت لە یەکتر دەکا و سەر دەکەوێ. بەو گەمەیەی دەڵێت تەکتیک، بە داهاتوەکەش کە گرنگکە سەر بکەوێ پێی دەڵێن ستراتیژ. ئەوەی کە ڕوویدا زۆر زۆر دەبێ بە حەکیمانە بیری لێ بکرێتەوە، نەک بە پرتەپرتی ناو ژنان و قسەی ژنان و عاتفیانە هەڵچوون بۆ ئەوەی کە پارتی چۆن دەبێشتی وا بکە. کاکە پارتی دەبێشتی وا بکە، چونکە ئەوهانە بێ ناگاتە ئامانزەکەی، بەڵام تۆش بە هەماشێوە هاوشێوەی ئەو دەکەی. کەواتە هەموو ئەو شەڕە کە لە ناو پەرلەمانی کوردستان بینیمان و گواسترایەوە بەغداش، کاکە بۆ خۆشیان و بۆ نەتەوەی کوردستانیش هەموو سەلمێنرا کە ئەگەر تۆ دەتەوێت خەباتی حەزبایەتی و پەرلەمانتاری بکەیت، کە خەباتە پەرلەمانتاریەکە هەمان خەباتە حەزبیەکەیە، بەڵام پەرلەمانەکە کراوەتە جێگەی توالێت، ببوورە جێگەی تەقریبەن، چونکە قەرارەکان لە دەرەوە دەدرێت، هەمومان دەزانێت. تۆ بۆ دەچێ ناو پەرلەمان لە ناو پەرلەمان شەڕەکەی بکەیت؟ کەواتە ئەو قسانە دووبارە ناکەمەوە. بە نەتەوەی کوردستان دەڵێم لەقەد ماتە الحەزب دیسانەوە. لەقەد ماتە الحەزب یعنی چی؟ یعنی حەزب مرد. ئەگەر تۆ دەتەوێت خەباتی سیاسی و پەرلەمانتاری بکەیت، کە خەباتە پەرلەمانتاریەکە هەمان خەباتە حەزبایەتەکەی وەکو گوتمان، دەبێ بەوە ڕاستی بی. هەزار ڕەحمەت لە نەوشیروان مستەفای گوتی پارتی لە چینیش ئینتخابات بکە هەر دەباتەوە. دەباتەوە بۆ چونکە خبرەی هەیە لەوەی کە هەمیشە لەسەر حەق بێت. پارتی هونەری هەمیشە لەسەر حەق بوون پێی دەکرێت دکتۆر بەرهەمی لاشی دەبا. پێشی ئەوەی دکتۆر بەرهەم ببێتە سەرۆکۆمار لە ماڵی خۆی دانیشت بووین، دکتۆر سەروەری لەگەڵ بوو، پەرلەمانتاری یەکێتی تەڵەبەم بوو کاتی خۆی لە بەشی مێژوو، لەگەڵ کاک سەمەدی نوێنەری خوێندکارانی کۆمەڵی خوێندکاران. گوتم دکتۆر بەرهەم، مەسعود بارزانی بەرەو ئەوە دەڕوا ببێتە مەرجەعێک لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وتی مەسعود بارزانی. وتم مەسعود بارزانی بەرەو ئەوە دەڕوا ببێتە مەرجەعێک لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. و دەقیقەن واشە لە بەغداوە دێن لە سەری بڵند ئاشکرایە شتەکە. گاڵتەمی پێ نەکرد. ئەو دوو برادەرەی کە ناوم بردبوون ئامادە بوون، گوتی مەسعود بارزانی. گوتم مەسعود بارزانی. کەواتە ئەمەتە دکتۆر بەرهەم. قسەکەی بە توم گوت بەڕاستکەم.
ئەمڕۆ مەسعود بارزانی تەحەکوم دەکاتە سەر کورسیەکەت 4 ڕۆژ بۆ مرد مایە. کەواتە ئەو هێزە چییە تەحەکوم دەکاتە سەر ئەوەی سەرۆکی کۆماری عێراق بەدڵی خۆی بێ؟ کاگە چییە تو برا؟ نیە؟ دەیبزانی مەسعود بارزانی چییە؟ نایکەمە تایارە، بەڵام حەقیقەتێک کە من پێشەوەی ئەو کاتێ ببێتە سەرۆک کۆمار بە شاهێدی دکتۆر سەروەر و کاک سەمەدی خوێندکاران ئەو قسەم پێگو گوتم ئاگاد دەبیت جەنابەت پیاوێکی گەورەی، پیاوی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەونە جم و جۆڵ دەبێ یەکتر بناسی، دەبێ ئاگایان لە یەکتر بێ. وایە جەنگیزخان و برادەرەکەی جەنگیزخان شیرەکەی دەرهێنانیوە شێت دایە دەستی وتی هەستە لەسەرم بدە بە برادەرەکەی خۆی تەیموری لەنگ ببوورە. تەیموری لەنگ گوتی بۆ لەسەرت بدەم، گوتی نابێ نەتەوەکەمان دوور ڕێبەری هەبێ یانە من یانە تو. گوتی ئەمە لەسەرت نادەم، گوتی ئاخر ئەگەر بنوویەوە ئەمە لەسەرت. برادەرەکەی نووست لەسەریدا سەرۆکایەتی کردن هونەرێکی ئەوەندە مەزنە هەموو کەس ناتوانێت ئاوی لێ بخواتەوە، دەوی پێی ناگە، ناتوانێت تێبگە. وازای بەس کورسەکەیە. من باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستم لەگەڵت کرد دکتۆر بەرهەم، نەمگوت هەرێم. بەهەرحاڵ هیچ متەئەسف نیمە لەوەی کە دکتۆر بەرهەم دەرناکەوێتەوە، سەر ناکەوێتەوە، چکە ئاشکرایە چارەنووسی. ئەوە گرنگە وەختێ دکتۆر بەرهەم بەغدا بەجێ بێڵێ ناچێتە سلێمان، پیاوە بچێتە سلێمانیە تا باوەڵ لێبی باری باوەڵ ناچێتە سلێمان. کەرکووچیش اختصاصی لاهوریە زانێتە زانستی ناچێتە کەرکووچ، ئەو هیرێتیەوەی نییە، هیرێتی پێشمەرگە نییە تەواو بەرەو احترام بۆی خۆشەت پێشمەرگە بۆم بەحسی عەسکەریەکەی دەکەم. کەواتە بە کەڵکی هەولێرێ دێ بەس بۆیە بەرهەم دێتە هەولێرێ، ئەو شەڕەی لە بەغدا دۆڕاندی دەیەوێ بێتە هەولێرێ گووی لە هەولێرێ بکە. حەزبە کۆنەکەی دروست دەکاتەوە لەگەڵ یا لاهوری پێکەوە دەبنەیەک یا لەگەڵ گۆڕان یا لەگەڵ ئەو مەجموعانەی کە دوای مەلا بەختیار مەسیری چ دەبی. لە هەموو حاڵەتێک هەولێر لەژێر مەترسی پێ پیسەکانی بەرهەم ساڵح کە دێتە هەولێر، چونکە دەیەوێ ڕەنگە بڵێ مادەم سەرۆکایەتی کۆمار بووە بەربژێری و هەڵبژاردن، ئێمەش داوا دەکەین سەرۆکایەتی هەرێم ببێتە بەربژێری و هەڵبژاردن. ئەو تۆپەکە دەکەوێتە پەرلەمان نازانین، دەکەوێتە ناوجەماوەر نازانین، چونکە پارتی ئەو ئیتفاقەی شکاند لەگەڵ یەکێتی کە کردووی لە بەغدایە. تۆ وەکوێ ژنەکی بینی بچی لە بەغدایە دەستەکی ئەوە چی لەگەڵی بی دوای تەلاقی بدەی بە هەوا تو گۆزدە من خانیت بەراوی دەکەم
سارت بەناوی دەکەم دەتبڕمە ڤینیس شەهر العەسەل کێکی پێکەوە دەخۆن کێکی عید میلاد و چی زانان دووامان نانابوو بارحاڵ کەواتە یەکێکیش حەقیقی لە هەولێرە دەگەرە پارتیدا دەڵێم دەگا هیچی هەموو دەگەیە کاک سویەکی ئاب دەگێ نازام شێش دەگەی هەموو دەگەر یەک بریدارە کورد بۆ زمانە قسەتان لەگەڵ دەکەم بۆی تێبگەی سادی پیرە بۆیە حکومتان نابی ببینێ داوا لە هەموو کوردستان دەکەم دروشبی حەزب مرد بەرز بکەنەوە داوا لە هەموو گەنجان دەکەم لە کاتێکدا کە کۆمەڵەی خوێندکارانی کوردستان بە ئەمری بافڵ جەلال تاڵەبانی تەجمیل کراوە داواتان لێ دەکەم یەکێتی کۆمەڵەی خوێندکارانی کوردستان غیرەتتان هەبی بافڵم خۆش دەوێت بەڵام خۆم بەقەدەر بافڵ و زیاتریش بە مەسئولی خوێندکار و تەڵەبە و گەنج دەزانم لە وڵاتە لە مەلا بەختیاریش زیاتر و باوەڕم بە هێزێکی زۆر گەورەی تەڵەبە و گەنج هەیە کە زیاتر لە 25 ساڵە خۆم ڕێبەرایەتیم کردووە و فەخریشی پێ دەکەم کە ئەم جارە دیسانەوە لەو بانگەوازە داواتان لێ بکەم و پشتیوانتانم لەگەڵتانم لە کۆلێژەکان سەرتان لێ دەدەم لە قسمی داخلیەکان سەرتان لێ دەدەم داواتان لێ دەکەم لیستێکدا بمەسرێن لیستی تەڵەبە و گەنج گەنج هەیە تەڵەبە نییە دوکاندارە وایە خۆڕیە قوربانی هەموو خۆڕیەکان دەبم بێن ئەم نش خۆڕیم بێ هیچ خۆڕی دەبێ ئینسان ئەوەی نایەوێت چیتر خۆڕی بێ با بێ لەگەڵم ناوی بنووسێ و بچێتن لەسەر شانی خۆم بیگەینمە ناو پەرلەمان بەڵێ ئومێدم بەو جیرە هەیە کە دەتوانێت هێزی هەرچی حەزب هەیە کۆ کاتەوە لە خۆیدا هەتوو گۆڕان بە ئەمن یەکێتی دەبم ئەو پارتیبی ئەو عەلی سەر بە کۆمەڵبی ئەو یەکگرتووبی بەڵام هەمومان لە ناو یەک لیست گەنج و تەڵەبە هیچ پارەی نایە مەسائلی قانونی و ناونووسینەکان و دەچینە هەیئەتی لیژنەی ئینتیخابات و ناومان تۆمار دەکەین و خۆمان ئامادە دەکەین بچینە ناو لیستی گەنج و تەڵەبە بە سەرۆکایەتی خۆم حتا یەکەیەکە دەگەنە ناو پەرلەمان حەقی خۆتان لەوێ داوا بکەن بۆ چونکە کۆمەڵەی خوێندکاران بە ئەمری بافڵ ڕاوەستاوە لە کاتێکدا کە چاشەمە سبێنێ دووس بەیەکەینەیە تەلەفۆنم بۆ دەکەن دکتۆر فەرهاد بۆ نایێتە سلێمانی خۆ پیشاندانە نایەم بۆ خۆ پیشاندان لیستم بۆ دروستکە لە پەیوەندیدا دەبین بە یەک تەلەفۆن نەبەست گۆران بەبیتە چۆن مزاهەرەمان دەکرد لە دهۆک بووم نەوزاد هادی تەلەفۆنی دەکرد بە زیادی برامی دەگۆ زیادی برام تەلەفۆنی دەکرد فەرهاد مەزاهەرەی ڕاگرا وێرەدەم گۆ زیادە من لە ناو سیمیناریمە بە سیمیناری مەلای زیری بوو جەنابی سەرۆک مەسعود بارزانی خیتابی دەدا کوێرە بەڕاستە تو لە دۆچ دۆکتۆران لە دۆکم بەڵام کلیدی مزاهەراتم دا بۆ نەبەست گۆران و عەلی حەمە ساڵح و جەماعەتی هەولێرێ زیاد تەلەفۆنی دەکردەوە کوێرە فەرهاد نەوزاد هادی درۆی ناکە دەلێ هەموو لە دەست فەرهادی تو لۆ مزاهەرەی ڕاناگری گوتم باشە ڕادەگرم بەس نەوزاد هادی چ دەکە یەکەم داوامان قسمی داخلی شەوکەتی شەگەزدی بوو نەوزاد هادی گۆلبی دەیکەین گوتم نەبەست گۆران مزاهەرەی ڕاک ئاسانە مزاهەرە دەست پێ بکەینەوە چێ دێ وای وەرن هەڵەتتان ناکەم
ڕێی غەڵەتتان پیشان نادەم بەڵام پشتیوانتان دەبم باوەڕیشمان بەوە نییە یەک گوڵ بپلیشێندرێتەوە یەک دیوار بنووسرێ یەک پاشە ڕۆمان بمێنێتەوە لە شوێنێ خۆ پیشاندان دەکەین لیژنە دادنێن مۆسیقارەکان ئەو چار پێنجەتان ڕەسامەکان ئەو چار پێنجەتان شاعیرەکان لیست دادنێن تەلەفۆنم بۆ بکەن لە پەیوەندی دەبین ومێدەم زۆر هەیە چونکە ئەوها بێ حزب بەردەوام دەبن و بۆ کورد سەلما کە یان دەبێ ئەوها بە حزبایەتێکی ڕازی بی و لەو حزبایەتێش هەمیشە پارتی دەباتەوە ئەو دەباتەوە ئەم چ بکەم بەردەوامیش ئەتۆ هەر بباتەوە هەر باتەوە 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 ئێ بەس نییە حزبایەتی گەوانەیە تۆ هەر بدۆڕێنی هەر بدۆڕێنی هەر بدۆڕێنی هەر بدۆڕێنی وەیە برام وارگەس تەلەڤیزیۆنیش بڵێ ئێڕۆ پارتی چۆن وەڵاوە چی سیەکی ئاوی کێت خەنزار بوو لە پشتوانیدا کچێ دەبڕۆ بەڵام ڕێزان خان هەر کتی باسی مافیا فرد کە بەڵام لە سیاست دەیبەنە سەر ئاوێ و ئاویشی نادەنێ مرکزی سیاسی و مرکزی قەراری سیاسی لە هەولێرە لە کەرکووکیش نییە لە سلێمانیش نییە قوربانی سلێمانی نێرانی خۆشەویست ئاگاتان لە خوای بی